دۆخی هاوڵاتیان یاریمی کوردستان لە میانەی 26 ساڵی حکومڕانی خۆبەڕێبەرەتی خۆی زنجیرەیەک نیگەرانی بێئومێدی لای هاوڵاتیان دروست کردووە. بە جۆرێک ئێستا نیگەرانیەکان گەیشتونەتە ئاسێک، خەڵک چاویان لە حکومەتی ناوەندە کەموچە و بودجەیان بۆ دابین بکات. کێشەیەک هەیە حکوومەتی هەرێم کە بودجەی ناردووە کاتی خۆی هیچ ناوێکی نەناردووە. بە پێی ئەمەرێکی فەرمی کە بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئەحمەدی حاجی ڕەشید ئاشکرای کردووە لە دوای ساڵی 2005ەوە کە هاوبەشی کورد و عێراق لە دەستوردا پەسەند کرا و پشکی هەرێم لە عێراق دیاری کرا، هەرێمی کوردستان 200,000 کەسی بە نایاسایی خانەنشین کردووە. ئەمە جگەلەوەی 430,000 چەکداری بەناوی پێشمەرگەوە موچە وەردەگرن. سەرباری ئەوەش هەر لەو ماوەیەدا 960 کەس بە پلەی خانەنشینی باڵا کراون کە ڕۆژێک دەوامی فەرمیان نەکردووە. بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئەوەشی ئاشکرا کردووە ئەوانەی لە ساڵی 2005ەوە لە کوردستان دامەزراون بە ڕێژەی لە سەدا 67یان بڕوانامەیان لە خوار شەشی سەرەتاییەوە بووە. ئەم زنجیرە دامەزرانە نایاسایی و بەلێشاوی بەرپرسانی هەرێمی کوردستان دوای ئەوە هات بەغدا پارێکی زۆری بۆ هەرێمی کوردستان نارد کە بڕەکەی بە زیاتر لە 100 تریلیۆن دینار دەخەمڵێنرێت لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا، واتە لە 2005ەوە تا 2015. بەڕای شارەزایان هەرێمی کوردستان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا نەکێشەی پارەیە بووە، نەکێشەی سەرچاوەی سروشتی، بەڵکو هەرێمی کوردستان یەکێتی و پارتی وەک دوێز لە پێناومانەوەیان دەستیان بەسەر کۆی جنگاسیارەکانی حکومەت داگرتووە، بە حیزبیان کردوون، چەندین تۆڕی گەندەڵی بەفراوانیان بڵاو کردووەتەوە بەپێی راپۆرتی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی. هاوکات سەدان کەسی نەشیاو بە موچە لە ڕێخستن و ئاوادارەکانیان یان بە شێوەی بندیوار یان بە شێوەی خانشین کردووە بە موچەخۆری حکومەت لەسەر بودجەی گشتی. لەگەڵ ئەوەش بواری بازرگانیان تەس کردووەتەوە لە چنگی خۆیان و کۆمپانیاکانیان، بۆ ئێستا کەرتی تایبەت بەدەست بازرگانی ڕاستەقینەوە نییە. بەڕای شارەزان ئەمانە و چەندین هۆکاری دیکە وایان کردووە کوردستان هیچ دامەزراوەیەکی بۆ دروست نەبێت کە بە شێوەی سروشتی کاری خۆی بکات. ئەوەش سەرنجام حکومەتێکی لەرزۆکی حیزبی دروست کردووە کە هیچ کات ناتوانێت بەرگەی دۆخێکی سەختی ئابووری بگرێت. هەرەوەش ئێستا وڵاتیانی تووشی برسێتی و قاتوقڕی کردووە و قەیرانێکی تاقەت پڕوکێنی ئابووری بەرەمێناوە کە قەوارەی دەستوری هەرێمی خەسووەتە بەردەم هەڕەشەی هەڵوەشانەوە.